بەڵێ ئەشواخان ئەم کاتت باش پێتان وایە دۆخی دووسخورماتوو ینی چی کراوە بۆی بگەڕێتەوە پێش ئەم ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە دووسخورماتوو ڕوویدا؟ بەڵێ زۆر زۆر سپاس. بەڕاستی ئێمە ئەسەفین کە هاوڵاتیانی کورد لەم ناوچەیە بەو شێوەیە ینی معاناتیان هەیە و ئەسەفین کە ئەم تونتیژیە لەم ناوچەیە کە چەندەها ساڵی ڕابردوو پێکەوە ژیانی پێدیار بوو، بەڵام لەم کاتە تونتیژی لە نێوانی دوو نەتەوە ئەوەش کە تورکمانی ئەوانەی کە لە ناوی حەشدی شعبین و لەگەڵ هێزی پێشمەرگە بە حقیقەت هەمووتان دەزانن کە نوێنەری سەرۆکی کۆمار و نوێنەری ئەنجومەنی نوێنەران گەیشتنە دۆسخورماتووە دوای گفتوگۆیەک لە نێوانی نوێنەری حەشدی شعبی لەگەڵ نوێنەرانی سەرۆکی کۆمار سەرۆکی پەرلەمان ئەوە کراکە ئەو دیلانە لای هەردوو لە ئازادکران، بەڵام بە حقیقت بە بۆچنی شخصی خۆم پێویستە زیاتر گفتوگۆ بکرێت لەسەر ئەم مەوزوعە، بە تایبەتی دوای ڕێکەوتنش ئێمە دەیبیستین کە تەقە دەکرێت و هەروەهاش هێرش دەکرێتە سەر ماڵی کورد. بۆیە من دەڵێم مەفرۆزە گفتوگۆکان بەردەوام ببێت حتا دوای ئەو ڕێکەوتنەکە کرا لە جێنێ. باش پێت وایە ینی بۆچی ڕێکەوتنیش کراوە و هەروە تەقە و هێرشەکان هەر بەردەوامن؟ بەداخەوە وەکو کاک مەحموود سەنگاوی ئاماژەی پێکرد لە بەرنامەی تاوتوێ کە ئەوان بە حقات یعنی بە قسەی کەس ناکەن و هەروەهاش کەسێکی تیای مەسئول نییە لەسەر هەموو ئەو هێزانە کە لە ناو حەشدی شعبیە، هەر کەسێک مەسئولی خۆی هەیە، یعنی بەرپرسی خۆی هەیە، بۆیە ئەوە کات کە هەمویان پابەندی بریارەکە نابن، بۆیە جاربەجار گوێتان لە تەقە دەبێت و هەروەهاش هێرش دەکرێتە سەر ماڵی کورد. بەڵێ ینی پێت وایە لەبەر ئەوەی حەشدی شعبی سەرکردایەتیەکی هاوبەشی نییە، کەسێک نییە کە گفتوگۆی لەگەڵدا بکەن، بۆیە هەریەکەی بە لە لای خۆیەوە ئەم هێرشانە بەردەوامی پێدەدات؟ ئەمە وەکو ئەوەی کە کاک مەحموود سەنگاوی کە ئەو نزیکە لەو هێزە، چونکە ئەو مەسئولی ئەو ناوچەیە و دووش بە حقیقت ئێمە لە بیرمان نەچێت، ڕاستە ئەوان لە ژێر ناونیشانی حەشدی شعبین، بەڵام ئەوان چەندەها هێزن لە ژێر ئەم ناونیشانەوە، هەر هێزێک بەرپرسی خۆی هەیە، کەواتە بەرپرسێکی باڵایان نییە سەرپرشتەرەی هەموو ئەو هێزە بکات. ڕاستە بەپێ ئەو ئەعلانەکە ئەعلانیان کرد کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆی بەرپرسە لەسەر ئەم هێزانە، واڕواش مەسئولە لەسەر لایانی دارایی و لایانی سەربازی ئەو هێزە، بەڵام بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو چەندەها مناقەشە کرا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران، مەوزوعەکە هێور بوو، وەزعەکە هێور بوو، بەڵام ئایا بە شێوەیەکی بنەرەتی چارەسەر کرا؟ من بە بۆچوونی شخصی خۆم نەخێر، بۆیە من دەڵێم پێویستە گفتوگۆیەکی زیاتر بکرێت بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ینی بنەرەتی ئەو مەوزوعە چارەسەر بکرێت، نەکو لە هەر لەحظەیەک و هەر ساتێک مەوزوعەکە جارێکی تر بتەقێتەوە. باشە ئەشواخان، قەیس غەس عەلیتان کە یەکێک لە سەرکردەکانی حەشدی شعبیە، زۆرێک لە سەرکردەکە شیعەکانی کە بە تایبەتی ئەوانەی لایەنگری حەشدی شعبین لێدوانی توندیان لە دژی گەلی کوردەوە، بەڵام بە تایبەتی قەیس دەڵێتن شنگال جارێکیکە داگیر کرایەوە لێ ناگەڕێن ئەوەی بەسەری شنگال هاتوو بەسەری دووسخورماتوو بێتن. ڕوونکردنەوەی ئێوە پەیامی ئێوە لەم بارەوە؟ بەڵێ من دەڵێم زۆر بەداخەوە ئەمە طبعا خۆی دوو مۆزوعێکی جیاوازە. مۆزوعی شنگال من دەڵێم ئێمە داگیرکی ئەم ناوچەیەکی کوردستانیە و ئێمە وەکو کورد پابەندی دەستور و یاسایە، بەپێی دەستور و بەپێی یاسا ئێمە هێزێکی مشترەکمان هەبوو لەم ناوچەیە و پابەند بووین چەندەها ساڵ پێش ئەوەی کە داعش بێت و ئەم ناوچەیە داگیر بکات. دواتر ئێمە وەکو هێزی پێشمەرگە هاتین و ئەو ناوچەمان ڕزگار کرد و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پەیامەکەی وازح بوو، وتی ئێمە ئەو ناوچەی دەکەنە پارێزگا بە تەنسیق لەگەڵ حکوومەتی ئیتیحادی، کەواتە پەیامەکەی جەنابی سەرۆک وازح بوو، بەڵام ئەوان کە دەیانەوێ تەفسیرێکی جۆرە و جۆری بۆ بکەن ئەمە نەتیجەی چەندەها ساڵی ڕابردوو ئەوان بە هەمان ئسلوبی خۆیان هەرشە دەکەن لەسەر هەرێمی کوردستان، لەسەر هێزی پێشمەرگە، لەسەر مافی کورد. پێم وایە ئەمە شتێکی تازە نییە، هەرشەکان لەسەر هەرێمی کوردستان شتێکی تازە نییە، شەرت نییە تۆ هەرشێکی لە ڕێگەی میدیاکان خۆ ئێمە بینیمان هەرشەکەی تر ئەوەی بوو کە قوتی خەڵکی کوردستانیان بریوە بە پێ پاساوێکی یاساییان دەستوریە، ئەمەش هەرشێکی واقعی بوو.
بۆیە ئەم هەرەشانەکە ئەمڕۆ دەکرێت ئەمە شتێکی من بە بۆچوونی شخصی خۆم ئەمە شتێکی تازانیە چونکە ئێمە چەندەها ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق بینیمان چەندەها کەس هەبوو بە بەردەوامی هێرشیان دەکردە سەر هەرێمی کوردستان. ئایا هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بە بابەتەکەیان پەیوەندی نییە بە بابەتەکە ئەلموهیم ئەوان هێرشیان دەکردە سەر هەرێمی کوردستان بە نسبەتی دووس خورمات و پێم وایە هێزی پێشمەرگە هەرەشەی نەکرد لەسەر حەشدی شەعبیە. من خودی خۆم لای خۆم پێم سەیرە ئەم جۆر لیدوانە کە دەدرێت بۆ چونکە هێزی پێشمەرگە بە پێی یاسا و بە پێی دەستور پاراستنی مافی خەڵک و ماڵی خەڵکی کردو لە چەندەها ساڵی ڕابردوو تا ئەمڕۆژ خێرە ئەمڕۆ ئەو هەرەشانە سەر هێزی پێشمەرگە دەدرێت و لەسەر هەرێمی کوردستان لەم ناحەیە دووش بە حەقەت من پێم سەیرە لە کاتێک هێزی پێشمەرگە خاکی عێراق و کوردستان ڕزگار دەکات لە لایەکی تر هێرش دەکرێتە سەر هێزی پێشمەرگە ئەمە خودی خۆی علامەتی استفهامی لەسەرە و بە نسبەتی ئەو لێدوانەکە قەیس خەزەعیدا ئەوان دەڵێن هێزی پێشمەرگە لە دووس خورمات و هێرشی کردووە سەر خەڵک بۆیە ئێمە چاوەڕی دەکەین ئەو ڕێککەوتن لە نێوانی هەردوو لە ئەگەر نەکرێت ئێمە چەند لیوائێکی خۆمان هەیە دەیبەنە دووس خورمات و لە کاتێک ئێمە وەکو کورد پێمان باشە هەموو لایەنێک بە یەک دەست ڕوبەرو داعش ببن بەڕاستی ڕوبەرو یەکتری نەبن. باشە ئەشواقجانێ ئەشواق خان ینی هێشتان کورد شەڕی داعشی تەواو نەکردو ئەوە تا خەریکە شەڕی حەشدی شەعبیشی دێتە سەر پێت وایە هۆکارەکەی چییە ینی بۆچی لە ئێستادا ینی ئەم بەرەیەی شەڕیش لەگەڵ کووردا کرایەوە هۆکارەکەی پێشمەرگەیە لەبەر ئەوە ینی ئەو هێزانی کە لەوێت تەقە دەکەن پێشمەرگە و حەشدی شەعبین پێت وایە هاوڵاتیانن تەقە لە یەکتری هاوڵاتیانن تەقە لە حەش دەکەن. ئێمە وەکو هێزی پێشمەرگە بە حەقەت وەکو ئاماژەم پێکرد پێش تۆزێک ئێمە ڕێز لە مافی خەڵک و ڕێز لە دەستور و یاسا دەگرین و بە هیچ شێوەیەک لە هیچ ڕۆژێک ئێمە تەعەدامان نەکردووە لە کەس بۆیە ئێمە بە بەردەوام کلێمان دەپرسین ئێمە دەڵێن دادگا و هەروەهاش ئەو لیژنەی مشترک کە تشکیل کرا مەفروزە تاوانباران یعنی تەقدیمی دادگا بکەن بۆ ئەوەی کە سزای خۆیان وەربگرن و جارێکتر ئەم مۆزوعە دووبارە نەبێتەوە. بەڵام ئێمە ناچینە قۆناغی تۆمەتباری یەکتری بۆ چونکە ئێمە وەکو خاوەنی مافین وەکو کورد ئێمە داواکاریمان هەیە کە لە ڕێگەی دادگا مافەکان ئاشکرا بکرێتەوە بدرێت بە هاوڵاتیان. دووش بە حەقەت هێزی پێشمەرگە بە هیچ شێوەیەک نەبۆتە هۆکاری گرژیان ئەڵۆزیان توندوتیژی. هێزی پێشمەرگە پەیامێکی پیرۆزی هەیە ئەوەش ڕزگارکردنی خاکە پاراستنی مافی هاوڵاتیانە پاراستنی ژیانی هاوڵاتیانە. ئایا ئەو هاوڵاتیە عەرەبە کوردە تورکمانە سونەیە شیعەیە مەسیحە یەزیدە ئەمە لای پێشمەرگە مهم نییە ئەلموهیم هاوڵاتیەکە و مرۆڤە ئەمە ئەخلاقی پێشمەرگەیە. بۆیە ئەگەر لێم دەپرسی هۆکارەکەی چییە من پێم وایە ئەمە ئەجندەیەکە دژ بە کورد و بدژ بە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بەڵام داهاتوو ڕوون ئەدێتەوە. بەڕای تۆ دەستی کێ لە پشت ئەو ئەجندایەوەیە؟ من پێم وایە ئەمە لە چەند ڕۆژی داهاتوو ڕوون دەبێتەوە. ئەگینا بۆچی لە هەمان ئەو ڕۆژەی پێشمەرگەکە شەنگار ڕزگار دەکات و شەڕی داعش دەکات و ئەو خاکەی عێراق ڕزگار دەکات لەلایەکی تر هێرش دەکرێتە سەر هێزی پێشمەرگە. من بە حەقەت ئەو پرسیارە لەم دروست بووە و بۆیش بە بۆچوونی شخصی خۆم ئەمە ئەجندایەکە بەڵام تەفاسیلی ئەم ئەجندایە پێم وایە چەند ڕۆژی داهاتوو ڕوون دەبێتەوە. باش ئەشواقجان ئەشواق خام بۆچی بە ئەجندای دەبینن لە کاتێکدا بەشێک لە هێزە کوردیەکان ینی هاوپەیمانی لایەنە شیعەکانی عێراق؟ ئێمە لاریمان نییە. من پێم وتی ئەوە بۆچوونی شخصی خۆمە و ئەو پرسیار لای من دروست بووە بە حەقات. ئێمەش دەڵێن تا ئەم لەحزەیەش دەڵێن کورد و وەکو هێزی پێشمەرگە لەگەڵ حەشدی شەعبی لەگەڵ جێیشی عێراقی لەگەڵ هێزە سونیەکان مەفروزە هەمووی بە یەک دەست ڕوبەرو داعش ببێتەوە ئەو خاکەکە تا ئەم لەحزە بەدەستی داعش مەفروزە ڕزگاری بکەن. بەڵام بۆ ئەو کارەساتەی مرۆڤایەتی ڕوویە لە دووس خورمات و خودی خۆی ئەمە علەم استفهام دروست دەکات. بۆیە من دەڵێم لەوانەیە ئەجندەیەکە دژی کورد و لەوانەیە دژی پرۆسەی عێراقی بە گشتی بەڵام
کێبەرپرسە لەسەر دروستکردنی ئەم مۆزوع پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوو ڕوون دەبێتەوە. زۆر باشە. نوێنەری سەرۆک کۆمار، پەرلەمانی عێراق، سەرۆک وەزیران، پەرلەمان ینی پەرلەمانتاران، نوێنەری فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق، ئەمانە هەمویان چوون بۆ دووسخورمات و ڕەوشەکە هەروەکو خۆی مایوانی ئەمە کێ ئەتوانی یەکلایی بکاتەوە؟ حکوومەتی ناوەند، حکوومەتی هەرێم، چ موئەسسەیەک، چ شوێنێک؟ دەوری ئێوە چییە؟ ئێوە چیتان پێ دەکرێت؟ دەڵێم بەڵێ من وتم و منیش داوام کرد لە مەرجعی باڵای شیعەکان لە نەجەفی ئەشرەف سەید عەلی سیستانی داوام لێ کرد کە نوێنەری خۆیش بنێرێت بە حەقەت بۆ دووسخورمات و بۆ ئەو داواکاریم کرد بە حەقا چونکە ئەم هێزەی حەشدی شعبی لەسەر فەرمانی مەرجعیەتی شیعی نەجەف تەشکیل کرا کەواتە بە قسەی مەرجعی شیعی نەجەف دەکات. ئەوان لە ڕێگەی بەیاننامەیەک ئیدانەی ئەو توندوتیژیان کرد کە ڕوویا لە دووسخورمات و بەڵام وەکو ئاماژەم پێ کرد. یعنی بەپێ ئەو زانیارێکە هەمانە ئەوان لەوانەیە هەر هێزێک بە قسەی ئەوەکەی تر ناکات بەڵام بە تەکید هەمویان لە ژێر چەتری مەرجعیەت بە قسەی مەرجعیەت دەکەن. بۆیە من وەکو کوردێک هێز بە پرسیارەتی خۆم کرد و داوام کرد لە مەرجعیەتی شیعی نەجەف لە عەلی سیستانی کە نوێنەری خۆی بنێرێت بۆ دووسخورمات و ڕاستە ئەوە ڕێگەی بەیاننامەیەک ئیدانەی توندوتیژی کرد و داوای هێوەرکردنەوەی وەزعەکەی کرد بەڵام بە تەکید ئەگەر نوێنەری ئەو بچێتە دووسخورمات و بە تەکید لایەنە شیعەکان و حەشدی شعبی گوێ لێ ئەگرن. من بۆ ئەو پەیامەم نارد بە حەقەت لە کاتێک بینیم نوێنەری سەرۆکی کۆمار چوو نوێنەری ئەفۆن ئەگەر مەجالم بیتێ نوێنەری سەرۆکی کۆمار چوو، سەرۆکی پەرلەمان چوو، سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەفۆن نوێنەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چوو بەڵام هەر بینیمان وەزعەکە یعنی تەئەزومی تایە هەر بینیمان تەقە دەکرێت کەواتە پێویستە بە شەخصێک کە هەموو لایەنەکان گوێ لێ بگرن مەبەستم لایەنە شیعەکان. باشە بۆچی ینی لەسەر ئاستی شەخص ئەو داوەتان لە مەرجعی باڵای شیعەکان کرد بۆچی هەمووتان وەکو فراکسیۆنە کوردیەکان داوایەکتان بەیەکەوە نەنووسی و پێشکەشی بکەن؟ طبعا ئەحداسەکان جەنابەت دەزانی ئەحداسەکان زوو ینی بە خێرا دەڕوات بە حەقات ئەو گرژیانە کە دروست بوو لە ڕۆژی پێنجشەممە ئەنجارش هەر کەسێک من طبعا متفقم لەگەڵ جەنابەت پێویستە هەموو نوێنەرانی کورد بەیەکەوە سەردانی لایەنەکان بکەن ئەوەش بۆ چوونی شخصی خۆمش بوو بەڵام ئەم داواکاری وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤ وەکو نوێنەری کورد بەپەلە ئەو پەیامەم نارد بۆ چونکە وەزعەکە و ئاماژەم پێکرد بە خێرا تەتەوڕات دەبوو و ترسی ئەوەم هەبوو لەسەر ژیانی ئەو هاوڵاتیانە کە لە دووسخورمات و لەگەڵ ترسی ئەوەم هەبوو لەسەر ئەو دیلانە کە بەدەستی حەشدی شعبی بۆیە وستم پەیامەکە بەپەلە چونکە ئەگەر چاوەڕێی کۆبوونەوە بکەین و لایەنە کوردیەکان کۆ ببنەوە ئەوە کاتی دەوێ بۆیە ئەو پەیامە بەپەلە بەڵام من بۆ چوونێکی ترم هەیە بەڕاستی من پێم وایە ئەو سەردانانە کە دەکرێت بۆ لایەنەکان چی لە کاتائبی حیزب اللهە چی لای عەسائبی ئەهل الحەقە چی لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران من پێم باشە وەکو نوێنەری کورد مەفروزە سەرۆکی هەموو کوتلە سیاسیەکان تیا بێت نوێنەری هەموو کوتلە سیاسیەکانی کورد لە بەغدا بۆ چونکە ئەمە بەڕاستی پەیامێکی هەرێمی کوردستان دەگەێنێت بە لایەنەکانی تر یعنی مەبەستم ئەوەی کە پەیامێک ئێمە هەمومان خەمی هاوڵاتیانی دووسخورمات و دەخۆین بۆیە هیوادارم لە کۆبنەوەکانی داهاتوو هەموو سەرۆکی کوتلە کوردیەکان بە یەک نەفەس و بە یەک دەست خودی خۆیان وەکو چەپکەی گوڵێکی کورد بچن لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لای نوێنەری لایەنەکانی تر نەکو وەکو حزبێک من بە بۆچوونی شخصی خۆم ئەمە زیاتر دەفعێکی دەدات بۆ ئەوەی لایەنەکان تر هەوڵێکی زیاتر بدەن. بەڵێ ئەشواق جاف پەرلەمانتارە پارتا دیموکراتە کوردستانê li Parlemanê Iraqê nava avayê Parlemanê Iraqê li Bexdad di gelmeda bûyî spas.